ژنومێردێکن ماوەی 2 ساڵە ژیانی هاوسەرگیریان پێکهێناوە. ماوەی 8 ساڵیشە زەویەکیان بە قەرز کڕیوە. دوای 8 ساڵ قەرزەکانیان داوەتەوە و تا ئێستا هەر لە خانوویکرێ نیشتەجێیە. هەرچەندە ئەرزەکانیشان تاپۆیە بەڵام ڕێگەیان پێنادرێت خان و دروست بکەن. بۆ ئەم مەبەستەش خاوەن ئەرزەکانی هەشتی حەسارۆک 23 جار تا ئێستا گردبوونەوەیان ئەنجام داوە بەڵام تاکو ئێستا نەگەیشتون بە هیچ ئەنجامێک. هەر ساڵ پێش ئێستا زەویەم کڕوە بە پارەی قەرزیش بڕێک پارەی خۆم بۆ هێتر قەرز بوو. ئێستاش دەبینم هەمان ئەو عەرزەیە ئەو زەویە جارانە کەسی سادەورەی ئەو زەوی دەبینم هەموو ئاوادان کرایەوە. ئەو کاتەی من کڕیم دەیان شار و شارۆچکە نەبووە لێرە بە ناوی شاری مۆلێرە نەلێرە لەو هەولێرەی دروست کرایە کە ئێستاش دەبینم ئێمە هەرزە ئاواژ ئاوادان کرایەوە. لە پایچی هەتاکەنجی سەرۆکی شارەوانی یان سەرۆکاتی شارەوانی هەتاکەنجی ناوە خەوتونە بۆچی نایەنە ئەو خەڵکی گوێیان لێ ڕاگرن. ینی گوێتان لێ نییە یان گوێتان نییە یان نابینن ئەگەر ئەم شانتان نەبێ ئەو شتێشکەیە. بەڵام وەزیراتی خۆشە بەس بۆ پۆستەکە بێ یان بەس بۆ سیارەکەی ژێر خۆت بێ هەر ئەوەندا بەڕاستی شتێکی جوانە. منی عەز دەکەم ئەوە بمەوە وەزیر بەس کەسێکی وەکی من هەر ساڵ بێستا زەویەکەم کڕێ هەر زەویە و کرێسیشم بە پارەی قەرز ئەوە قەرزیشم داوە ڕەنگە دوای 8 ساڵێکە منداڵێکیشم بێ ئەلێرە هەر ئێرە زەویش بێ. بەشێکی تریش لە خاوەن زەویەکان دەڵێن نازانین بۆچی دەسەڵات گوێمان لێ ناگرێت لە هیچ وڵاتێک نەبووە حکوومەت ئاوا بەسەر هاوڵاتیانی دابهێنێت. دەشڵێت ئێمە هیچ کات لە گردبوونەوە بێزار نابین و دەمانەوێت مافی خۆمان وەربگرین. لایەنە پەیوەنددارەکە نازانم نەتیان بە خەرچینم مایە نازانم حساب لۆ خەرچی ناکەن. زەوی تاپۆ نایلی بکێخانی زەوی تەزاوزیش دەکرێت لە دەوروبەری ئەو لێرێ دەکرێتە خانی و خەرخانی دەکەوت احتیادی بەس لە سەد تاپۆی نایلی وەڵاوە کارەکانی لێرە قانون عاکسەوە حکوومەت حساب لۆ خەرچی ناکەوە چەند جارە بەڵێنی بێکردار دەدەن هەر دەرێ ئەو ڕۆنا سبە ئەو ڕۆنا بینشکە چاوەڕێ بکەن زۆرتان چاوەڕێ کردی ینی ئەم قسەی باق و بریق و بێ ئیستیفادێ وێستی شخصی خۆم ئەرقی چەشکە ڕادەوەستم ئەگەر زۆر ڕاگەر لێ نەگەڕێن مارەکەم دەم مەسە خانیەکەی تەوا دەم مەسە عار دەکەم ناتان چیتکەم کرێت چی مەکابرا کرێتم عاردمێ تاپۆی لەناو خەدەماتیە من ئاوەدانی شەجیەکەمە جۆنیالی پێ بەخانی یعنی نەناو ئاوەدانی پێشم ڕەسیفە ئاوم لێ بەرامبەرم خانیە ئەجەنیالی خانی دروستکە قەت بێزار نابین چکە و مافی خۆمان ئەمە لەسەر مافی خۆشمان خۆش نابین ئێستامەوە چەندین ساڵەمە زەر دەکەین بەڕاستی زیاتر لە 18 ساڵەوە ئەو زەویانە دابش کراوە بەسەر چینی فەرمانبەران و مامۆستایان و وڵی پێشمەرگەوانە تا ئێستا قسمەگوزاری بوو ناوێتی ئەمە چەندان ساڵەوە خۆ پێشاندان دەکەین و گربوونەوە دەکەین و توێن لە هەموو لایەنەکان و هەموو کەس دەزانی کە ئەمە کێشەمان چیە کێشەمە ئەوەیە کە قسمەگوزاری بۆ نایێت شتەکە ڕوون و دیاریشە ینی هیچ کەمان نایێت تەنها قسمەگوزاری و ڕێپێدان بی بۆی خانی دروستکەین بەڵامی دێگە لێ ناگەڕن ئەوە دەسەڵاتی وانە بەسەر ئەو خەڵکەی دازاوە ئەمەش ناچارین هەموو جارێ لێرانە گرمەوە بکەین. پەیام پەیوەندی کرد بە لایەنە پەیوەندیدارەکان سەرەتا پەیوەندی کرد بە لایەنە پەیوەندیدارەکانی پارێزگا وەڵامیان ئەوە بوو کە ئەم زەویانە دەبێت شارەوانی قسەی لەسەر بکات و ڕێگەپێدانیان بۆ بکات. دواتر پەیوەندیمان کرد با وتەبێژی شارەوانی ئەویش پێی ڕاگەیاندین کە حکوومەتی هەرێم پارێزگاری ڕاستپاردووە تاکو چارەسەرێکی گونجاو بۆ ئەم مەبەستا بدۆزێتەوە بەڵام مانگێک و 10 ڕۆژە پارێزگاری هەولێر دەست بەکار بووە بەڵام کێشەکە بێ چارەسەر ماوەتەوە. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.